بەڕێبەرایەتی بازرگانی و کەلوپەری خۆراکم دیارە ئەو بەڕێبەرایەتیە هۆشدارێکی دایتە هاوڵاتیان بەتایبەت دوای ئەوەی کە فۆرمی خۆراک بۆتە ئەلکترۆنی داوایکی لەو هاوڵاتیانی کردووە کە لە ماوەی ڕابردوو بەشە خۆراکیان تاخیر وەردەگرت یاخود هەروەریان نەدەگرت کە دەبێت لە دوای چوونە بواری جێبەجێکردن ئەو سیستەمە دەبێت وەرگیرێت لە ئەگەری وەرنەگرتی ئەم سەبەتە خۆراکانە بۆ چەند مانگێک ئەوە پێدانی خۆراک سەبەتە خۆراک بە و خێزانانەکە ناچن بۆ لای بریکارەکانی خۆراک ئەوە ڕادرژیرێت لە هەمان کاتشدا لە سنووری پارێزگای هەولێر سەبەتە خۆراکی مانجی 5 دابش کراوە گەیشتوتە باڵم بریکارەکانی خۆراک و بریکارەکانی خۆراک لە دوێنێوەیان دەستیان بە دابشکردنی ئەو خۆراکە کردووە کە وەریان گرتووە لەسەر ئەو دوو بابەتە لە بەڕێبەراتی گشتی لە بەڕێبەراتی بازرگانی و کەلوپەلی خۆراکم دلێر عەبدولواحید بەڕێبەری ئەو بەڕێبەراتیم لە زانیاری زیاترمان پێدات سوپاس دەکەم مامۆستا بۆ دەرفەتە سڵاو لێبێت پێمان بڵێ سەبەتە خۆراکی مانجی 5 چەند لە چەند بابەت خۆی دەبینێتەوە بابەتەکانیش چین. زۆر سپاس سەرەتا بەخێر بێن سەرچاوان لە ساڵی 2025 تاکو ئێستا 4 سەبەتەی خۆراکمان دابش کردێ و لە ئێستادا سەبەتەی پێنجەم دابش دەکەین سەبەتەی پێنجەم هەروەکو مانکانی تر پێکاتۆ لەو چەند مادەی کە پێشتر دابشکرایە برنج شەکر زەیت ماعجون بقولیات بۆ ئەو مانگا نیو چیلۆ نیسک نیو چیلۆ ئارینۆکە بەسەر هاوڵاتیان دابش دەکرێت لە سەرەتا ئێستا شوێنە دوورەکان دابش کراوە ئێستا هاتینە ناوشار لەو ڕۆ ناوشاریش دابش دەکرێت بەسەر هاوڵاتیان بۆ سەبەتەی مانجی 4 زەیت تاخیر هاتبوو لە ئێستادا زەیتەکانیش دەستمان بە دابشکردی زەیتیش کردیە ناوشارتەوە بۆ ئێستا شوێنە چادۆروبەری هەولێر زەیتی مانجی ساریش دابش دەکەین. زۆر باشە کاک دلێر ینی بەشێک لە بریکارەکان کە لە کاتی وەگرتنی سەبەتە خۆراک پارەی جیاوازیان وەردەگرت لە ئێوە دەبێت چەند بڕی پارە وەرجێ بەشێکیان 500 دیناریان وەردەگرت بەشێک 750 تا 1000 دینار ئەمە چۆن ڕێکخراوە؟ بەڵێ خۆی پارە وەرگرتن لە هاوڵاتیان وەکو پارەی هاوڵاتی 500 دینار بۆ بریکار دانراوە بەڵام لە ئێستا لەگە ئەو سیستەمەی کە گۆڕایە بەڕاستی بریکار ئێستا پارەی زیاتر دەداتە برێن بەڕێوەبەراتەکەمان و لەبەر سیستەمەکە ئێستا پارە گەڕایەوە بەغدایی هاوڵاتیان پێشتر لە هەرێمی کوردستان وەردەگیرە ئێستا پارەکە زیاترە بریکار زیاتر یعنی پێوەمان ئێستا دەبێت بە فیزەکار پارەدا دەبێت بچێتە بۆ بانک پارەی فیزەکار بدا پارەکە ناو فیزەکار داوەجارشتر بێت لای ئێمە بیدەیانی هات شوێک دەکاوانە بۆیە ئێمە هەندێک چاپۆشیمان کرێت لەوەی کە یعنی بزەبت دیاری نەکرێت چەندە بەڵام بەجێرەی هاوڵاتیان یعنی کە دەتوانێت چەند بدەن بە بریکارەکەی بەڵام خۆی بەڕسمی 500 دینار بۆ بریکار دانرایە. زۆر باشە کاکدێر ئێستا بارەت بۆ هۆشیاری کە هۆشداری کە ئێوە داوتانە هاوڵاتیان لەوەی کە دوای سیستەمی ئەلکترۆنی خۆراک ئەگەر نەچن وەریگرن ئەوە بەش خۆراکیان دەبڕدرێت ئەمە چۆن هۆشیارەکە ئێوە دێ بڕنیا خو لە مەرکەز و لە حکوومەت عێراقەوە بڕینەکە جێبەجێ دەکرێت. بەڵێ هەر زوو ئێمە پێشتر بریکارەکانمان ئاگە هاوڵاتیانیشمان ئاگە کە ئەگەر یەک هاوڵاتی یەک دوو مانگ نەسە لای بریکارەکان ئەوە دەبێت سەردانمان بکە بریکار پێمان بزانێت ئەو هاوڵاتی لۆ نەچۆ خۆراکی خۆی وەربگری بەڵام لەگەر گۆڕانی سیستەمی ئەلکترۆنیکە ئێستا خەڵک خۆی تۆمار کردەوە جارێشتر جارێشتە نەچێت سەر ئەو سیستەمێک کە خۆراک دابش بکرێت بەڵام لە مانکانی داهاتوو دەستە سەر ئەو سیستەمە و لە هەم لەم سیستەمەدا ئەپلیکیشنەکە کارا دەکرێت کە هەر هاوڵاتێک کە خۆراک وەردەگری دەبێت ینی دیاری بکە کە خۆراکی وەرگرتیە یان دەسەکە لای بریکارەکە دەبێت دیاریکە چەند زۆرە خۆراکوێت لەوەشدا سیستەمەکە ئەلکترۆنیە وەکو پێشترێ پێشتر هاوڵاتیان لەوانێ زۆر یارمەتی درابن لەلایەن بریکارەکانە بەڵام لەو سیستەمە ناتوانێت یارمەتیان بدرێت لەبەر ئەوەی دەستەوە مەرکەز دەزانی ئەو بریکار ئەو هاوڵاتی خۆراکی وەرگرتێ یان نا چاپۆشێک ناکرێت لەبەر ئەوەی دەبتە مەرکەزی یعنی ئەلکترۆنیە لۆ ئەمەش ئاگاداری هەموو هاوڵاتیان دەکەینەوە کە لێرە و پاش دەسە سیستەمی نوێ بە زووتری کارمانجی زارێک سەردانی بریکارەکانی خۆیان بکەن ئەوەی تووشی ئەو کێشەیە نەبن یەک دووش لەبەرەوەی ئەو خۆراکە کە لە دوکانی بریکارەکان دەبینێتەوە لەوەی بۆ وەرزی هاوین لەوانە تێک بچی بۆیە هەتا تێک نەچی ماجە زارێک سەردانی بریکارەکان بۆیە تووشی ئەو کێشەوە هەڵەیە نەبن. زۆر کۆتا پرسیارەکە بە کورتی وەڵام دێەوە لە شاری هەولی لە سنووری پازگای لێ چەند خێزان بەشە خۆراک وەردەگرن چەند هزار کەس فۆرمی ئەلکترۆنەکان تاوکەستا پڕ کردبووە. بەڵێ بەخۆی پێشتر بە سیستەمی پێشتر نزیکەی 500,000 خێزان هەبوو لە سنووری شاری هەولێر بە کامل قەزا و ناحیەکانەوە وەکو هاوڵاتی 1,980,000 کەس خۆراکی وەردەگرت بەڵام لە سیستەمی نوێ تا ئێستا بەردەوامە تا 25 خەڵک دەتانی خۆی تۆمار بکاتەوە تا ئێستا نزیکەی 1,700,000 خۆی تۆمار کردەوە و بەردەوامیشە تا 25 بە دیار دەکەوێت چەند کەس کە خۆی تۆمار دەکا و کۆتایی بە دیار دەکەوێت لە زۆر زانەکان سوپاسانەکەم دلێر عەبدولواحید بەڕێبەری بازرگانی و کەلوپەلی خۆراکی پارێزگای هەولێر بڵێ ئەمە دەگەڕێم وڵاتەن ئەمە تاوی زانەرەکان سەوار دووە دابشکردنی سەبەتە خۆراکی مانجی 5 و هۆشداری بەڕێبەراتی بازرگانی هەولێر داوێتی بۆ ئەوەی کە وڵاتیانەی بۆ لەمەودا لە سیستەمی نوێی
ئەلکترۆنی خۆراک ئەگەر نەچن ئەوە مافیان دەفەوتێت بەڵێ.